ڕۆژتان باش بۆ هیوای هەموو لایەکتان دروست باش بن. ڕۆژەڤی ڕۆژتان لە شارپرێسەوە پێشکەش دەکەین تاوای زانێرەکان لە شار و شارۆچکەکان لە 24 کاتژمێری ڕابردوودا لە ڕێگەی پامنێرانمانەوە پێڕادەگەێنین. ئێستاش باس لەوە دەکەین کە لە مەراسیمێکی تایبەتدا لەژێر ڕێوشوێنی تونند و سەربازی و ئەمنی و سەربازی مەراسیمی سوێن خواردنی جۆ بایدن لەگەڵ جێگرەکەی بەڕێوەچوو ژمارەیەکی زۆر لە سەرۆکەکانی ئەمریکا بەشدار بوون و جۆ بایدن بە 46ەمی سەرۆکی ئەمریکا دەست بەکار بووە و لە هەمان کاتیشدا دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا کۆشکی سپی بەجێهێشت و مەراسیمەکەی کە کرابوو تایبەت بە سوێن خواردنەکە بەشدار نەبوو. بەتەمایە لە کۆبوونەوەکانی چەند ڕۆژی ڕابردووی سەرەتایە لەوێدا کۆبوونەوەکان ئەنجام بدرێت و ڕێوشێنەکانی سەرۆکی ئەمریکا تێیدا بەشداری بکرێت و سوێن خواردنەکانیش تەواو بکرێت. سەبارەت بە موچەی 30 ڕۆژەکە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بۆ لەمە دووە بڕیاری داوا کە 30 ڕۆژ جارێک موچە دابش بکرێت و بەبێی داهاتی مانگانە لێبڕین بکرێت و وەزارەتی داراییشی سەرپشە کردووە لە ڕێژەی لێبڕینەکە. ئەم بڕیارە قسە و باسی زۆری لێکەوتەوە و ناڕەزایی زۆرێک لە چالاکوان و ژمارەیەک پەرلەمانتار و هاوڵاتیانی لێکەوتۆتەوە پیان وایە کە حکومەت ناتوانێت 30 ڕۆژ جارێ موچە دابش بکات. چەند جارێک ئەم بەڵێنەی داوە و بۆی جێبەجێ نەکراوە. سەبارەت هەر بەم بابەتە عومەر گۆپی ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە موچە بەپێی داهات موچەی مافێکی سەراتایی موچەی یاسایی فەرمانبەر دەتوانێت و موچەخۆر بەپێی یاسا دەتوانێت موچە وەربگرێت و ئەو لە یاساشدا بڕەکەی بۆ دیاری کراوە. هەر موچەخۆرە بەپێی خزمەت و بڕوانامە و ئەو پلەی کە هەیەی دەتوانێت موچە وەربگرێت و سەبارەت بەپێی داهات نابێ موچە دابش بکرێت دەبێت بەپێی جۆرەکان موچە دابش بکرێت. سەبارەت بەوەش کە ئێمە ئەمانەوێت باسیرەوە بکەین کۆمپانیای دەرمانەکانە کە 35 کۆمپانیای دەرمان و پێداویستی پزیشکی و بەهۆی گرانفرۆشتنیەوە سزا دراون. لێپرسینەوە لە چەند کۆمپانیاک و کۆگایەکی دەرمان کراوە و بەڕێوەبرایەتی تەندروستی لەگەڵ لیژنەی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێوەبرایەتیەکاندا لە هەوڵدان بۆ نەهێشتنی دەرمان و هاوردەکردنی کوالێتی خراپ بۆ هەرێمی کوردستان. باس و خوازێکی زۆر لە شەقامەکانە دەکرێت کە لەسەر لامەرکەزێت شۆکردنەوەی دەسەڵاتەکانە بۆ پارێزگاکان و هەرسێ پێکهێنەری حزبی دەوڵەت کە پێکهێنەری حکومەتن یەکێتی و پارتی و گۆڕان گفتوگۆی زۆریان لەسەر کردووە و هەرێکە و بە جۆرێک و بە فۆرمێکی جیاواز. بەڵام لە ئێستادا یەکێتی زۆر بەجددی باز لە پرۆژەی لامەرکەزێت و ئیدارەیی و کارگێڕی دارایی دەکات و لەگەڵ هەمان کاتیشدا پرۆژێکی ئامادە کردو لەگەڵ پارتیدا لە گفتوگۆدایە سەبارەت بەوەی کە لامەرکەزێتی ئیدارەیی و دارایی سنووریژە دەسەڵاتی خۆی دەستە بەرکات. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان هەوراز ئەحمەد لە شاری سلەیمانی. سڵاوت لە بێ و ڕۆژە باش هەوراز لە شاری سلەیمانی چی گوزارەکات؟ و لە بینەرانی شارپرێس ساکەر ئەمەوێ سەرەتا لە ڕەوشی کەشوهەواوە دەست پێ بکەم کە ئەمڕۆ پلەکانی گەرما لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 7 پلێت دەبێت و نزیمترینی دادەبەزێ بۆ 5 دەرەجە ژێر سفر بەتایبەت لە شەواندا و لە شەوی ڕابردووشەوە بەفرێکی زۆر لە شاری سلێمانی باریوە و ئێستا چیاکانی گۆیژە و ئەزمار بەتەواوەتی سپی پۆش بوون و ئەمڕۆ ئاسمان لە شاری سلێمانی لە نێوان هەور و نیوچە هەوردا دەبێت و هاوکات ئەگەری ئەوەی هەیە ناوبەناو بارانیش دابارێت. جگەلەوە ساکار ئەمە ئاماژەبەوە دەم ئەمڕۆ لە شاری سلێمانی پانێڵێکی تایبەت لەسەر بژانەوەی شاری کفری دەبەسرێت کە ژمارەیەک لە بەرپرس و بەرپرسی یەکە ئیدارەکانی ئەو شارە و هاوکات سەرۆکایەتی ئیدارەی گەرمیان و ئەندامانی پەرلەمان و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەو پانێڵەدا ئامادە دەبن و دیارە
قەزای کفری یەکێکە لە دێرینترین قەزاکانی عراق و هەرێمی کوردستان کە زۆرجە هاوڵاتیانی ئەو یاخود دانیشتوانی ئەو قەزایە نیگەرانن و گلەی ئەوە دەکەن کە دەستی خزمەتی وەکو پێویست پێ نەگەشتووە بە جۆرە لە جۆرەکان خزمەت گوزاری بۆ ئەو قەزایە دابین ناکرێت و ئەمڕۆ لەو کۆنفرانسەدا سێ پانێڵی تایبەت سەبارەت با کێشەکانی قەزای کفری دەبەسرێت. ساکار جگەلەوە وەکو خۆت ئاماژەت پێکرد پرسی لامەرکەزی ئێستا لە نێو شەقامدا باسوخواسێکی زۆری هەیە بە تایبەت لە شاری سلێمانی گەرم و گوڕەیەکی زیاتر لەسەر ئەم پرسە هەیە. یەکەتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا پرسی لامەرکەزی و ڕوژاندووە و پرۆژەکەی پێشکەش کردووە هاوکات هەڵوێستی لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان بۆ چوون و هەڵوێستی جیاوازیان لەسەر ئەم پرسە هەیە. من گفتوگۆم کردووە لەگەڵ بڵێن و تەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجا باسی لەوە کرد کە ئەوان لەگەڵ پرۆژەی لامەرکەزیدان بەڵام بۆ مانایە ناکە لامەرکەزی ببێتە هۆی دوو ئیدارەی و کردبوونی هەرێمی کوردستان و جیابوونەوەی سلێمانی یاخود پارێزگایەک لە پایتەخت و جاکردنەوەی لە هەرێمی کوردستان بۆ مانەیە کە دەسەڵات شۆڕ ببێتەوە بۆ پارێزگاکان. لا لایەکی دیکەوە من گفتوگۆم لەگەڵ بەڕێز ئەبوبەکر هەڵەتنی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی یەکگرتوو هەڵوێستی خۆیان لە یەکگرتووی ئیسلامی بەو جۆرە ڕاگەیاند کە ئەوان لەگەڵ پرۆژەی لامەرکەزیدان و هاوکات پرۆژەی لامەرکەزی بە چارەسەر دەزانن بۆ ئەم قۆناغەی ئێستای هەرێمی کوردستان. جگەلەوە بزوتنەوەی گۆڕان لە بڵێن پەڕەی فەرمی خۆیان لە لاپەڕەی فەرمی خۆیان لە سایتی فەرمی خۆیان ئاماژەیان بۆ کردووە کە ئەوان پرۆژەی لامەرکەزی بە پرۆژەی خۆیان دەزانن. جگەلەوە ساکار جگە لە پرسی لامەرکەزی ئێستا بابەتێکی دیکە لە شەقامی سلێمانی یاماوەیە کە گفتوگۆی لەسرە و باسی لەسرە ئەو هاوکات زۆرێک لەلایەنە سیاسیەکان ئەم باسەش بۆتە باسی ئەوان کە پرۆژەی بەهەرێمکردنی سلێمانیە لە ئێستادا دەستەیەک لە ماوەکانی ڕابردووە لە ساڵی ڕابردووە دەستەیەک ڕاگەنراوە بە ناوی دەستەی بەهەرێمکردنی سلێمانی. ئەم دەستەیە ژمارەیەک لە چالاکوان و کەسانی سیاسی لە خۆ دەگرێ و هاوکات لە ئێستادا دەستەکە لە ناو هاوڵاتیانە خەریکی سەرقاڵی واژۆکوکردنەوەن بۆ ئەوەی پرۆژەی بەهەرێمکردنی سلێمانی بگەن ئەنجومەنی نوێنەرانی عراق و بگەن حکوومەتی عراق هاوشێوەی پارێزگای بەسڕەکە لە ماوەکانی ڕابردووە ئەوانیش داوای بەهرێمکردنی پارێزگای بەسڕیان کردووە. ساکار ئەمە تەواوی چالاکیەکان و زانیاریەکانی ڕۆژە لە شاری سلێمانی من دەگەڕێمەوە لاتان هەر پرسیارەکانەیە. سپاس بۆ پامنێرمان هەورا زەحمەت لە سلێمانی. ئێستاژە چینە لای هەژار ئەنوەر لە هەولێر. سڵاو لێبێ هەژار، بەیانی و باش لە شاری هەولێر چی گوزەرەکاتی؟ سڵاو لێ لە ئێران لە دوێنێەوە کچێکی تەمەن 11 ساڵان بەلای تێدرێر لە ماڵ دەرچووە سۆراغێکی نییە پێشتر شوێنە بۆیە لەلایەن ئەنەوادەکەەوە هێزەکانی پۆلیس و ئاسایش ئاگادار کردەوە و لە داوای بۆ دەستگاکانی ڕاگەیان میدرێتراوە کە هەر کچێک ئیسلامیان هێرە سەر ئەم 11 ساڵە هێزەکانی پۆلیس ئاگادار کردەوە سۆراغێک شوێنە. ئەمڕۆ لەناوی ئەمریکی وەزارەتی ئەمریکا خودشی ڕاهێنان بۆ ژمارەیەکدا ڕۆژنامە نووسان و پارێزەران ڕایەوە دەچێت سێ ڕۆژ لەخانەی ئەم تایبەتە بە لەسەر خۆپشاندانی ئاشتیاریە لە عێراق لەمەش کاتژمێر لە کاتژمێر نەوەوە ئەمە هەچی لە نێوان وەزارەتی تەندروستی پەرلەمانی کوردستانی سیاکانی دامەتی بوارە کۆنفرانسێک بەڕێوە دەچێت کۆنفرانسەکە تایبەتە لەسەر خستنەبووی مەژنووسی یاسای تابەت بە دامەزراوەکانی کەس تایبەتی تەندروستی مافی لێخۆشت و ڕێکخستنەوەی کاری خستنەبوژاری تەندروستیەکانە لە هەرێمی کوردستان هەچکە لەمەش کاتژمێردا سەرش پێشتری ئاراستەژێری هەرێم ڕۆژنامەیەکدا کاری ساکانی ساڵی 2020 و لە کاتژمێر 11 سەرکردگای ئەمارەکانی
کارە بێکاری و ئەو کە لە ماوەی ساڵی 2000 دەخێتەوە و دەبێت باس دەکەم کە دوای دەوەتا پێنجی ئەوانە چیزان ئەم پێشەنگە دەستی بەڵێ هەژار سپاس بۆ تای زانیاریەکانت سپاس بۆ ژان ئەنۆر پامنێرمان لە هەولێر ئێستا ژۆچینە لای ڕەبین محەممەد لە دەربەنی خان سڵاوت لێ بێ و بەیانی لە دەربەنی خان چی بووتەرەکات بەیانی باش بەیانی بینەرانی شارپرێس باش من ئەمەیە سەرەتابەوە دەست پێ بکەم کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو بڕێکی باش باران باریوە لە هەندێک ناوچە شاخاوەکانی باکووری گەرمیان بەفرباریوە ئەمە دڵخۆشی بۆ خەڵکی گەرمیان بە گشتی هێناوە چونکە زۆر لە وشکە ساڵی ئەترسان بابەتی دووەمانەوەیە کە ئەمڕۆ فیستیڤالی ئیشی دەستی لە کەلار دەکرێتەوە کۆمەڵێک خانم و کەسی دەستڕەنگین خواردن و هەروەها ئەو شتانەی کە بەدەست دروستەکرێن هەم شێوازێکە بۆ بەکارێنە هەم شێوازێکی هونەریە پیشانە درێن لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو لە ناحەی گوڵاڵە کۆمەڵێک هێرشی داعش بۆ سەر ناحەکە بەڕێوە چوو یەکێک لەوانە کە وێزگەی کارەبای دابشکردنی کارەبای گوڵاڵە سووتێنرا هەر دوێنێ لە کێشەیەکی کۆمەڵایەتیە کوڕێک لە دادگای ناحەی گوڵاڵە خۆشەویستی خوشکەکەی بە چەقۆ کوژێ لەبەرەوەی ئەم دوو کەسە چوونەتە بەردەم دادگا بۆی هاوسەرگیری بکەن ئەوەی کە ئەمێنێتەوە لە کۆتاییە بابەتی لامەرکەزیە کە لە ناوەندەکانی ڕاگەاندن و لە ناوەندی سیاسی لە لای نخبە و دەسەڵاتدارەکان ئێستا باسی لێوەکرێ کۆمەڵێک پرۆژە هەیە بۆ ئەوەی کە لامەرکەزی ڕابگەاندرێت بۆ سلێمانی و هەندێک دەسەڵاتی ئابووری و کارگێڕی بگەڕێنرێتەوە بۆ یەکە ئیداریەکان بەڵام ئەم بابەتە لەبەرەوەی چەندی جار چەندین هەوڵی تری سیاسی و ئیداری دراوە و پرۆژەکان بێئومێد بوون تا ئێستا خەڵک بە گرنگیەوە سەیری ناکات و پێیان وانە ئەنجامێکی هەبێ لەبەرەوەی حزبەکان ڕشتنی لەسەر ئەم بابەتانەوە ئەم بابەتە خۆی لە ڕاستیدا بابەتێکی جێ دڵخوازی خەڵکە بۆیە زۆرینەی خەڵکی سیاسی و حزبەکان پرۆژەی جیاجیان ئامادە کردو و پێشکەشیان کردووە یان ڕایان گەیاندووە و خۆیان بە خاوەندارەتی ئەزانن بەڵام هەبێ ئەوەی بەدواداچوونمان بۆ کردووە هەم لەلایەن نووسەران و ڕۆشنبیران لە گەرمیان هەم کە ئەو کەسایەتە سیاسیانەی کە لە حیزبە سیاسیەکانە بەشداری سیاسیانەیە لە ڕێگەی تەلەفۆن و گفتوگۆمان لەگەڵاکردن و زانیاریمان لێ وەرگرتوون ئەوان زۆر بە گرنگی ئەزانن ئەم جارە ئەم بابەتە جێبەجێ بکرێت ئەگەر بێت و ئەم بابەتە جێبەجێ نەکرێت ئەوە بە دڵنیاییەوە ڕەنگە ڕەشببینیکی زیاتر و ناومێدیکی زیاتر لە ناو خەڵکە بڵاو بکاتەوە بە شێوازێک کە ئەو بێئومێدی ئێستا هەیە زیاتر پەرە بسێنێ و متمانەی نێوان سیاسەکان و هەروە هاوڵاتی ئاسایی کە کەلێنێکی گەورەتر دروست بێ لە نێوانیانە بەڵێ ڕێبین سپاس بۆ زانیاریەکانت راپۆرتێکمان ئامادە سەبارەت بە لامەرکەزێت چونکە پامنێرانیشمان زیاتر جەختیان لەسەر لامەرکەزێت کردوێتەوە کە سەو باسێکی زۆری شەقامی لێکەوتۆ ئێستاش بینەری ئەم راپۆرتە بین.
اگر بیت میدانی سلیمانی باشتربن کان منظوره وقام بتشمعش معها اگر بیت بيقولي لي برا حاجه اللي بدي او شاشين برا بدي وانا شاشه والله دور توريش بيستاش كنت مدعاتي في دور لما سكفها هيو لينكە بەڕاستی سوودی ئەم لە مەرکەزیە بگرێت لێسەوە بەبێ ئەم ڕوونکردنەوانە یعنی دەسەڵاتی خوێن بە قەزا و ناپێکانیش كان بداهات أي محافظة أجمل خوش بابا يعني موضوع هذا هي أي محافظة خوش بابا هو بلان أول مريض المتكا أول خوشي وكذا في حوكات المتكا وأحلامها عندما كان خويا ممكن يلزم سياسي وشيء يعني بلان حوكنا جامعة من دولة أولى مركزية تبع معنا كثير جاشا مسألة داهاتية هو دابين ناتي والجديد أجا بين السر مسألة أبودي زور بيد لقريمة بلام مزايدات سياسي ويكلون كهيج بروجي لم هريمة سر مسألة لبري جولة الإدارية اللي لزوم الصوت أوي رمي صوت كاري مناسبة رمي زر أوي رمي زر بدني زر بيجي كاري شو ولا بقول أنا شايف أنا بدنا نعمل كذا إيش ده رمي زيادة الله ولا بدنا تيجي بس سيستم مناسب سيستم برا بدنا كوا سيستم برا بدنا كنا بورد برا بدنا كم بيتوا جانا بقول لنا بتعيد في مشاريع مسلمانة عشان خالد السعودي ما يا عشان ذهاب باجي خراج وقت طوالي براسي أو خمسة ولا تعملنا ولا شهرين سنة أو خمسة أشهر حتى يسمع كل بطريقة أو شيء وخرج بس براسي لسه حتى شغالي أبو لي خلاص رباش أتوانن خشجاني تذكر مرة أتوانن بشكل ناقص بشكل كتير ربيع والمشيخ أتوانن لعبك لهذه الزمانين لهذه المكان ضعف تەواوی زانیاریەکان لە 24 کاتژمێری ڕابردوودا لە ڕێگای پەیامنەرانمانەوە پێڕاگەاندن بۆ هیوایی کاتێکی خۆش و خواتان لەگەڵ.